فستیڤالە بەناوبانگەکەی هەڵەبجە 400 تۆن خۆڵ و خاشاکی بە دوای خۆیدا جێهێشت، بەڵام هیمەتی بۆ کرا و کۆکرایەوە. لەلایەکی تریشەوە لەبارەی بەکارهێنانی ئاوی قورس دوای خاوێنکردنەوەی فتوا درامانە و چەناڵێکی دیکەم بۆ هێنراوە. سڵاوتان لەبێت. لە ماوەی سێ ڕۆژی فێستیڤاڵی هەنار نزیکەی 400 تۆن خۆڵ و خاشاک کۆکراوەتەوە. ئەمڕۆ دوای ڕۆژێک لە کۆتاییاتنی فێستیڤاڵەکە پارێزگار و تیمەکانی بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان باوبەشی قوتابیانی چەند خوێندنگایە قۆڵیان لێ هەڵماڵی و دەستیان کرد بە خاوێنکردنەوەی پارکی شاری یاری. نوخشەناسیح پارێزگاری هەڵەبجە بە 1964 وت بەیانی کە هاتم بۆ دەوام پیان وتم کە بێمە خوارەوە و سەرپاس بکەوم. وتم مەسەلە چییە؟ وتیان پاسمان هێناوە و بڕۆین پارکەکە پاک بکەینەوە لەو پاشماوانەی کە لە فێستیڤاڵەکە بەجێماوە. ئەمەش بەشێکە لە ئەرکی خوێندنگاکان کە خوێندکار ڕابهێن لە پاکڕاگرتنی ژینگە. وتیشی کە هاتی نێرە لە هەمووی جوانتر چەند کەسێکمان بینی وتیان لە شەوە کۆمەڵێک کاونیشتیمانی هەڵەبجە پارکەکە پاک دەکەنەوە. یانزەیەمین فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ڕۆژی پێنجشەمبەی ڕابردوو دەستی پێکرد و دوێنێ شەممە کۆتایی هات. 419,000 گەشتیار و سەردانیکەر سەردانی فێستیڤاڵەکەیان کرد و بای ملیارێک و 700 ملیۆن دیناریش کەلوپەل و خواردن پڕۆشرا. ڕەنگە بۆ وشکە ساڵی و بێئاوی ئەم فتوایە زۆر بە کەڵکی خەڵک بێت. لیژنەی فتوا لە هەرێمی کوردستان دەڵێ ئاوی پیس یان ئاوەڕۆ کاتێک خاوێن دەکرێتەوە تام و ڕەنگ و بۆنی وەک ئاوی ئاسایی لێبێتەوە و بڕەکەی 192 لیتر بێت، ئەو کات بۆ خاوێنکردنەوە و دەستنوێژگرتن دروستە بەکاربهێنرێ. ژمارەیەک هاوڵاتی پرسیاران لە لیژنەکە کردبوو سەبارەت بەوەی ئایا ئەو ئاوانەی کە بە ڕێگەی هەندێک ئامێر و ڕێکاری تایبەتی خاوێن دەکرێنەوە دروستە دووبارە بۆ خاوێنکردنەوە و دەستنوێژگرتن بەکاربهێنرێن. ئەنجومەنەکە دانیشتنی خۆی بۆ کردووە و لە دوو مەرجە قبوڵی پرۆسەی خاوێنکردنەوەی ئاوی بەکارهاتووی کردووە. ئەو ئاوەی پاک دەکرێتەوە دەبێت قەبارەکەی بگاتە 192 لیتر و تام و ڕەنگ و بۆنی وەک ئاوی ئاسایی لێبێتەوە. دەستپێکردنەوەی گەشتەکانی نێوان سلێمانی و تورکیا جموجۆڵی خستۆتە بازاڕی نووسینگە گەشتیارەکان و خواست لەسەر گەشتی تورکیا زیادی کردووە. دوای 945 ڕۆژ لە ڕاگررتنی گەشتە ئاسمانەکانی نێوان سلێمانی و وڵاتی تورکیا درنگانێکی ئەم شەو فڕۆکەیەک لە ئیستانبولەوە بەرەو سلێمانی دەفرێت و لا بەرەبەیانی سبەینێ لە فڕۆکخانەی نێودوڵەتی سلێمانی دەنیشێتەوە. سلیڤان ڕەفیق کە خاوەن نووسینگەیەکی گەشتیاریە بە 1964 وت بەهۆی ڕاگررتنی گەشتەکان نووسینگە گەشتیارەکان و هاوڵاتیانی سنووری سلێمانیش تووشی گرفتی زۆر بووبوون. دەستپێکردنەوەی گەشتەکان جموجۆڵی خستۆتە بازاڕ و بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی تکت بە شێوەیەک بەهۆی خواست لەسەر تکتی یەکسەری نێوان سلێمانی و تورکیا لە ڕۆژانی 3 و 4 ئەم مانگە تا 365 دۆلار بەرز بۆتەوە. لەسەر ڕێگای سەرەکی سپیلێک بۆ خەلیفان لە گوندی کەلەکین 20,000 جووت پێڵاو خراوەتە ڕوو بۆ هەر کەسێک کە پێویستی پێی بێت. دەتوانێت بە دڵی خۆی جووتێک هەڵبگرێت و بیبات. ئەم کارە خێرخوازیە لەلایەن ڕێکخراوێکەوە سەرپەرشتی دەکرێت و خێرخوازێک بڕی 15 ملیۆن دیناری عێراقی بۆ کڕینی پێڵاوەکان دابین کردووە. سەعید ئەنوەر سەرۆکی ڕێکخراوی سەرچیا بۆ کاروباری مرۆیی بە 1964 ڕاگەیاند پێڵاوەکان کە لە 3 بار هەڵگردا بارکرابوون لە دوێنێ ئێوارەوە دانراون و پێشوازیەکی زۆری خەڵکی لێکراوە. تا ئێستا نزیکەی 5,000 جووت پێڵاو خەڵک هەڵی گرتووەتەوە. هاتوون و چوونی خەڵک و زۆری ژمارەی پێڵاوەکان وای کردووە پێڵاوەکان تێکەڵاو بن، بەڵام تیمەکانیان کار لەسەر جاکردنەوەیان دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسانی بتوانن جووتی گونجاو بۆ پێی خۆیان بدۆزنەوە. سەرنجڕا ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە. دیارە لە ناو کووردا وەک دەڵێن هێشتا هەر دەستپاکی وەک خۆی ماوەتەوە کە ئەمانەتێک دەکەوێتە دەستت یا شتێک دەدۆزیتەوە بە ئەمانەتەوە هەوڵ دەدەی ئەو کەسەی ونی کردووە بیدۆزیتەوە بۆی بگەڕێنیتەوە. ئەمە ئەمڕۆ لە هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕوویداوە. دوایەوە هاوڵاتێکی بەنەتەوە عەرەب بەعامەلاتی هەبووە بەناوکردنی ئۆتۆمبیلی هەبووە ڕۆیشتۆتە هاتوچۆی سلێمانی. لەوێ 10,000 دۆلار واتە دەفتەرێ دۆلاری لێون بووە. ئەم ژوور و ئەو ژووری کردووە بەناو خەڵکە گەڕاوە هەرچی کردووە 10,000 دۆلارەکەی دەفتەرە دۆلارەکەی نەدۆزیوەتەوە. لە پڕ گەنجێک پەیدا بووە. گەنجەکە دانیشتووی سلێمانیە بەڵام خۆی خەڵکی شارە زوورە. ئەو وتوێتی وەڵام من دەفتەرە دۆلارەکەم دۆزیوەتەوە.
ڕۆیشتووە بە ئامادەبوونی بەرپرسانی هاتوچۆی سلێمانی هەر دەفتەرە دۆلارەکەی ڕادستی ئەو هاوڵاتیە عەرەبە کردوێتەوە. هاوڵاتی عەرەبەکەش بە حزوری بەرپرسانی هاتوچۆ سوپاس و پێزانینی خۆی ئاراستەی ئەو گەنجە دەستپاکە کردووە کە ئەو بڕەپارە زۆرەی دۆزیوەتەوە بەڵام گەڕاندوێتیەوە بۆ خاوەنەکەی. مە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.